لە ماوەی ڕابردوو باز لەوە کراوە کە ئاستی خزمەتگوزاری شێرپەنجە لە پارێزگای سلێمانی لە چەندین ساڵ بەپێی ستاندەرە جیهانیەکان پلەی یەکەمی بەدەستێناوە و ئەتوانم بڵم بە تایبەتر لە مناڵە ئێمە لە ئاستێکی زۆر باشتر دەدەین و تاکە سنتەرە یاخود تاکە پارێزگایەکە بە هەموو سنتەرە شێرپەنجەکانی و زیاد لە 12 پسپۆر تایبەت بە توشبوانی شێرپەنجەی مناڵبوونی هەیە و لەگەڵ ئەوەشدا ئەم سنتەرانە بە نەخۆشخانەی هیوا و ژیانە و هەروە سالاسیمیا و چانی مۆخی ئێسک و تاقیگەی شۆڕشۆ توانیمانە ئاستێک پێشکەش بکەین کەوا بکات نەخۆش لە ناوەڕاست و خواری و عێراق و پارێزگاکانی ترۆ سەردانمان بکەن توانم بڵم لە سەرەتای دروستبوونی سێکتەری شێرپەنجە لە پارێزگای سلێمانی تا ئێستا لە 150 زیاتری ئەو توش بۆ شێرپەنجانی مناڵ کە چارەسەر کراوە هی دەروی پارێزگاکەمان بووە واتە خزمەتێکمان کردووە لە زاخۆ تا بەسڕە بەڵام هەموو زانستی پزیشکێک ئارایی جیاواز هەیە لە نێوان پزیشکانە بۆیە پێمان باش بوو خاڵی دەستپێکی ڕێخستنەوە و دروستکردنی هەماهەنگی لە نێوان سەنتەرەکان و پزیشکەکان و ڕاجیاوازەکان لە شاری سلێمانی و دەست پێ بکەین بۆی ئەم ئاستە باشە بگاتە هەموو پارێزگاکانی تری هەرێم و ناوەڕاست و خواری و عێراق ئەمانەوە یەکەم ئەو ئاستە باشە خزمەتگوزاری کە هەمانە کەوای کردو زۆرینەی نەخۆش لە پارێزگاکانی ترەوە بێت بۆ لای ئێمە خزمەتیان بکەین هەمان ئەو ئاستە زانستیە گۆڕینەوە بکەین ئاڵوگۆڕ بکەین لەگەڵ سنتەرەکانی تری شێرپەنجە لە پارێزگاکانی تری عێراق و هەرێمی کوردستان ئەمە خاڵی یەکەم خاڵێکی ترەوەیەکە ئێمە چۆن بتوانین ئەو پەیامە بگەێنین کە توشبوانی شێرپەنجە لە مناڵە یەکسان نییە بە مردن بەڵکو ئەمانە چاک دەبنەوە نمونەژەو مناڵە چاوگەشانن کە ئیمڕۆ لێرە بوونیان هەیە کە ئەو پەیامە بگەێنین کە ئێمە و مناڵانی یەنە لای ئێمە چارەسەر وەردەگرن و چاک دەبنەوە و دەچنەوە سەر ژیانی ئاسایی خۆیان